سێ بابەتی گرنگ و هەستیار لە کۆبنەوەکە باسکراکە بەلای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم سێ بابەتە هەرسێکیان سێ بابەتن کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پێویستی بەوەیە کە هەموو هێز سیاسەکان بەیەکەوە لە گفتوگۆ بین سەبارەت بەم بابەتانە بابەتی دەستور کە بابەتێکی زۆر گرنگە و پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای خۆی وتووە لەبەرەوەی لەگە سەرکاتی پەرلەمان لە ڕابردووە کۆبنەوەی تر کراوە لەسەرەوە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان واضح بووە کە هەرێمی کوردستان ئێستا بۆشایەکی دەستوری هەیە پێویستە هەرێمی کوردستان بێتە خاوەنی دەستورێک بەڵام ئەو دەستورە دەستورێکی نیشتیمانی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و دەستورێک بێ کە بە زۆرینە و کەمینە تێ ناپەڕێ و هەموو خەڵکی کوردستان خۆی بە خاوەنی ئەم دەستورە بزانێت و مەسلەی هەڵبژاردنەکان کە سەوباسی لەسەرکری هەموو لایەکمان نەزانین کە ساڵێک ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە پێویست هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێت کە بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گرنگە کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێت وای یاسای کۆمیسیۆن و خۆڕێخستنەوەی کۆمیسیۆن کە ئەمانە کۆمەڵە بابەت بوون ئەمڕۆ گفتوگۆ و مناقشیان لەسەر کرا و فترەیەک درا بە هەموو هێزە سیاسەکان کە تا 15 ڕۆژیکە هەموو ڕێی هێزە سیاسەکان بگەڕێنینەوە بۆ پەرلەمان و بۆی کاری لەسەر بکەین.